بەڵام بەڕێزان بۆ گفتوگۆی زیاتر سەبارەت بەو ژمارە زۆرەی کە حیزبەکان پاسەوانیان هەیە وابەستنەوەی بە پرۆسەی چاکسازی لە حکوومەتی عێراق کە دەستی پێکردووە بەڕێز دکتۆر بەختیار شاوەیس ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ستودەکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر ئەم کاتتان باش وەک لە راپۆرتەکەش دابینیمان و شەوی ڕابردوو ژێنارتی راپۆرتێکی دیکەیە بوو سەبارەت بە پاسەوانی حیزبەکان پێت وایە ینی ئەم ژمارە زۆرەی پاسەوان بۆ حیزبەکانی هەرێمی کوردستان پێویست بێت؟ شەوتان باش، زۆر سوپاسان دەکەم. لە ڕاستیدا ئەوەی کە ئەو هەڵمەتەی کە کەناڵی NRT دەستی پێکردووە من پێم وایە بەشێکی گرنگە لە پرۆسەی شەفافی بوون و پرۆسەی بەرەو چاکسازیکردنی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەو مانایی کە ئێستا پرۆسەیەکی گەورەی ئیسلاحات لە بەغداوە دەستی پێکردووە و ئەوەی کە پەیوەندی بە پێویستی و پێویستی نەبوونی ئەم مەسەلەوەی هەموومان نەزانین کە ئەگەر بەراوردی هەرسێ پارێزگاکەی هەرێمی کوردستان بکەی بە ناوچەکانی دەرەوەی هەرێم حتا کەرکووکیش و ناوچەکانی نینەوە خانەقین ئەوانە کە بەشێکی کوردستانن بەڵام چارەسەر نەکراون کێشەکانیان دەبینین کە ڕەنگە ئەو ژمارە زۆر و زەوەندەی بوونی پاسەوان جگە لە بەهەدەردانی سەرۆت و سامانی گشتی جگە لە بوونی بەشێکی تر لە گەندەڵیە گەورەی کە دام و دەستگا حکومەکانی ئەمڕۆی کوردستانی گرتوێتەوە هیچ شتێکی تر لە خۆ ناگرێت چونکە دەزانین کە لە دەرەوەی ئەمانە دام و دەستگایەکی ئاسایشی تۆکمە لە هەرێمی کوردستانە هەیە و زۆر جاریش خاڵی پرشنگدار و گەش لە ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستانە هەتا ئێستش ئەوەیە کە هەرێمی کوردستان خاوەنی دام و دەستگایەکی ئاسایشی گرنگە و زۆر جار لە کاتی ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستاندا بە تایبەتی لە جەنگی دژ بە داعشدا ئەم دام و دەستگایانە واتە ئەوانەی لە دەرەوەی حیمایەکانن وەکو ئاسایش وەکو دژە تیرۆر توانیوانە ڕۆڵی زۆر کارا و کاریگەر لە مەسلەی پاراستنی کوردستان دابین بکەن. بۆیە بە تەئکید ئەو ژمارە زۆرە پێویست ناکە و جگە لە بەهەدەردان هیچ شتێکی تر لە خۆ ناگرێت. باشە دکتۆر کاتە میکانیزم چییە بۆی ئەم ژمارە کەم بکرێتەوە؟ ینی بە شێوەیە دەتوانرێت چارەسەر بکرێت؟ خۆی لە ڕاستیدا من گومانم هەیە لەوەی کە بتوانرێت چارەسەر بکرێت بەر لەوەی کە ئێمە باز لە میکانیزم بکەین، چونکە بەداخەوە بەشێکی زۆر لەوانەی کە دیاری کراون وەکو پاسەوان لەسەر ئەساسی با بڵێن مەحسوبیەت و لەسەر ئەساسی نزیکبوونی لایەنێک لە لایەنێکی دەسەڵاتەوە دیاری کراوە و جگە لەوەش لەناو ئەم تەوزیعاتانەی کە هەیە وەکو لە راپۆرتەکەی جەنابتانە ئاماژەی بۆ کرا بەشێکی زۆر لە ناعەدالەتی تێدایە. دکتۆر حزب هەیە یەک کورسی پەرلەمانی هەیە و 1000 پاسەوانی هەیە لە کاتێکە ینی حزبی تری شێ بامان شێوە کورسێکی پەرلەمانی بەڵام 100 پاسەوانیە هەر جگە لەوە چۆن کراوە سەرنجی جەنابتان بۆ ئەوە ڕابکێشم سیرکە لە بزوتنەوەی ئیسلامی کوردستان 21,000 سەوتی هێناوە 346 پاسەوانی هەبوو حیزبی سۆشیالیست کە 12,000 سەوتی هێناوە کە نیوەی دەنەکانی بزوتنەوە ئەکا 1000 پاسەوانی بۆ دیاری کراوە یعنی تقریبا 4 ئەوەندە غەدر لە حیزبی لە حیزبی لە بزوتنەوە ئیسلامی کراوە. بۆی ئەمەوێ بڵێم یعنی خۆی کارەکە کارێکی گەندەڵیە و لەسەر ئەساسێکی ناعەقلانی و با بڵێن نامنەظەم دروست کراوە لە هەمان کاتا لەناو ئەمانشدا هەستەکەی نزیکی لایەنێک لە دەسەڵاتەوە کاریگەری ئەوەی دروست کردووە کە بۆ کەسێک ویان بۆ حیزبێکی بچووک ژمارەیەکی زۆر لە پاسەوان دیاری بکرێ. کاتە دکتۆر ینی ئەم ژمارە زۆرە و ئەو ینی تەنها بۆ حیزبە بچووکەکان کە باس کراوە نزیکەی بە نزیکەی 4 میلیارد دینار دەچێتە ینی لە داهاتی هەرێمی کوردستان بۆ پاسەوانی بارگەکانیان سەرفەکرێ. ینی ئەگەر ئەمە بابەتێکی بۆکو خۆش باسکرد لەوانە لە شوێنەکانی تریش شتی لەم جۆرابێ ینی ئەم هەموو پارەیە لە مەسرەفی لە داهاتی گشتی هەرێمی کوردستان دەڕوات ینی ناکرێت چارەسەر بکرێت یابیر لە میکانیزمی تر بکرێتەوە. زۆر جار لێرە و لەوێ گوێمان لێ بووە کە چارەسەرەکرێەوە قەراریشی بۆ دەرکراوە بەڵام بەداخەوە هەموو ئەوانە تا ئێستا
وەکو قەراراتەکانی تری تایبەت بە چاکسازیکردن تایبەت بە گژاچوونەوەی گەندەڵی تایبەت بە شەفافیەت لە داهاتی ئەم وڵاتە لە نەوت لە هەموو ئەو شتانەی تر دەبینین بەداخەوە هەمووی وەکو سەراب وایە و هیچ شتێکی لێ سەوز نەبووە و ئێستش ئەمەی کە هەیە ئەگەر باسیش بکرێم من تا ئێستا گوێم لێ نەبووە کە لایەنێکی ڕسمی لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڵێ ئێمە ئەم مەسەلەیە چارەسەرەکەین وەڕێکی دەخینەوە و چاکسازی تێدا ئەکەین. من پێم وایە ئێمە لێرەدا بێ بزانین کە مەژنی یعنی ئێمە بڵین نابێت کەس پاسەوانی هەبێ هیچ بارەگایەک لەبەرەوەی ئەمن و ئاسایشەیە لە کوردستانە ویان هیچ کەسایەتیەک بەڵام بە تەکید ئەو ژمارە زۆرەی حتا لە هەموو حیزبەکانە ئەوانشی کە لە ناو پەرلەمانان کورسیان هەیە ئەبێ ڕێک بخرێتەوە بە شێوەیەک کە لەگەڵ دنیا ئەمڕۆدا بگونجێ و بیری بشمان نەچێت لە ناو ئەم پاسەوانانەدا مەسلەی بندیوار زۆر جار باسە کرا و ئەوانەی کە بڵین هەر ناوەکانیان هەیە و ڕەنگە کەسەکانی تروەری ئەگرن پارەکانی لەبەرەوە هەموو ئەمانە ئەگەر ئێستا چارەسەر نەکرێ بە شێوەیەکی فعلی و مەیدانی لەم کاتەیە کە هەرێمی کوردستان لە کوشندەترین قەیرانی دارایی و قەیرانی وەبەرهێنان و کۆمەڵشتی تر لە بوونی پارە و موچە و هەموو ئەمانە کە ڕۆژانە باسی لێوە دەکەین من پێم وایە ئەگەر لە ئێستایان نەکرێ ئەوە بە ئەستەمە جارێکی تر لە هیچ کاتێکی ترا بکرێ. بەڵێ دکتۆر هەموو حیزبەکان لە حکوومەت بودجەیەکی دیاریکراویانەیە و پارە وەردەگرن کاتە بۆچی لەو بودجەی کە پێیان بە حیزبەکان دەدرێت بەشی ئەوە دیاری نەکراوەکە پاسەوان حیزبەکان خۆیان دیاری بکەن ینی ئایمە ئالێتێک نییە بۆ دۆزیانی بۆ دۆزینەوەی چارەسەرێک بۆ ئەم کێشێ بە تاکید پەرلەمان وەکو مەرجعی باڵای خەڵکی کوردستان و سەرچاوەی تەشریعات و ڕقابەی دام و دەستگاکانی تەنفیزی پێویستە بەم کارە هەستێ و پێویستە هەموو لایەکیش با بڵین ملکەتی بڕیارەکانی پەرلەمان بێ و پێویستە قانونەکان بە شێوەیەک تعدیل بکرێتەوە کە وەکو ئاماژەم بۆ کرد لەگەڵ ئەمڕۆدا بگونجێ لەگەڵ و عدالەتی تێدا هەبێ و بیریشمان نەچێت ڕەنگە یعنی مەسلەی بوونی پاسەوان لەسەر حکوومەت ئەمە خۆی بۆ خۆی ئەمە جێگەی پرسیارە ئایا لە دنیای سەردەمدا لە دنیا پێشکەوتوەکاندا کە ئێمە ڕۆژ لە دوای ڕۆژ باسیەوە کەین بەرەو پێشەوە بچین لە دنیای ئەوەی کە دیموکراسیەتی تێدایە ئەم مەسلەیە یعنی حکوومەت پێویستە لەسەر حکوومەت کە پاسەوان بۆ حیزبەکان دیاری بکە و یان شتێکی تر ئەمە هەر هەمووی جێگەی پرسیارە جێگەی تێڕامانە و پێویستە بە زووترین کات چارەسەری گونجاوی بۆ بدۆزرێتەوە. بەڵێ دکتۆر بابی بەستینەوە بە پرۆسەی چاکسازی لە عێراق ئەم بابەتی پاسەوانی حیزبەکان یعنی تۆ ئەندامی پەرلەمانی عێراقی یعنی حکوومەتی عێراقی لە چاکسازیەکە لە ئێوە دەستی پێکرد پێشەوەی کە چاکسازیەکە ئەنجام درێت ئێوە چەند پاسەوانتان هەبوو ئێستا چەند پاسەوانە دەیە؟ ئێمە 30 پاسەوانمان هەبوو دیارە نەکەر ئێمە بەڵکو هەموو ئەو لە سەرەتای خولەکانی پێشووتری ئێمەیشەوە و بە بڕیاری حەیدەر عەبادی کراوە بە 8 پاسەوان و هەندێک ڕێی تریژەیە کە ئەم 8 پاسەوانەیش جارێکی تر بڕیارێکی تر دەربچێت کە ببێ بە 3 پاسەوان و جگەلەوەش خودی سەرۆک وەزیرانی عێراقی ئاماژەی بەوە کرد کە ئەو سەرۆکی وەزیرانی عێراقا ئێستا 38 پاسەوانی هەیە کە ڕۆژانە خۆتانەی بینن لە ناو بەغدادا سەرپەرشتی کارەکانی ئەکا لە کۆنگرە و کۆنفرانسەکان هەروەها زۆر جار ڕاستەوخۆ دەچێتە ئەنبار و سەرپەرشتی قیادەی عملیاتەکان ئەکا و لەگەڵ هەموو ئەمانشدا بیرمان نەچێت جگە لە کەمکردنەوەی پاسەوانی پەرلەمانتار و وەزیرەکان 19 فەوجی تایبەتی هەڵوەشاندوێتەوە هەر یەکێک لەم فەوجانەی کە هەڵوەشاندوێتەوە 1000 پاسەوانیان هەبووە موچەی هەرێکێکیان بە تەکید لە ملیۆنێک کەمتر نەبووە لە بڕیاری چاکسازیەکەیە یعنی ئەگەر ببینین ئەو ئیرادەیە کە لەوێ هەیە ئیرادەیەکی واقعیە لە هەرچەندە لەوێ محاسەسە هەیە هەرچەندە لەوێ گێرمە و کێشەی تائیفی هەیە بەڵام ئەو بڕیارانی کە لە ماوەی ڕابردوودا سەرۆک وەزیران داوێتی بۆ چارەسەرکردنی ئەم مەسەلەیە بڕیاری گەورە و گرنگن. بەڵێ دکتۆر بەختیار یعنی ئەگەر سەیری ئەوەکەی ینی حیزبە بچووکەکان 4000 زیاتر پاسەوانیانەیە و حیزبەکانی تر 5 حیزبەکە زیاتر لە 6000یانەیە ینی تقریبا هەموو ئەوانە تقریبا 10 ملیار دینارەکە یعنی ئەگەر تۆ سەیری ئەمەکە ئایا بەم دۆخەوە توانرێت چاکسازی لە هەرێمی کوردستانە بکرێت و بەدەرلەوە کە کۆمەڵێک شتی ترێکە هێشتا ئاشکرا نەبووە زۆر شتی تر هەیە من پێم وایە ئەمە مەسلەیەکە ڕەنگە ئێو کەناڵی NRT دەستی کەوتبێ
ئەگەرنا زۆر شت هەیە لە هەرێمی کوردستاندا ئەگەر فایلەکانی هەڵبدرێتەوە مەسلەی شەفافیت لە نەوتە یعنی بەتاکید ئەمە مەسلەیەکە بێ چارەسەر بکرێ ینی ئەو حیزبە بچووکانە وەکو دکتۆر NRT سەبارەت بە نەوتیش دان راپۆرتی بڵاو کردەوە زۆر گرنگە دەستان خۆش بێ ئەوە هەنگاوێکی گرنگە من لە سەرەتا ئاماژەم بۆ کرد بۆ شەفافیت بۆ هاندانی چاکسازیکردن بەڵام لە ڕاستیدا من گومانم هەیە لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت چاکسازی بکە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان لە ماوەی ڕابردوودا بۆمان دەرکەوت لایەنەکان بۆ نمونە لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە عقارێکە مەسەلەکە ڕۆشتووە بە باز لە دوو ئیدارەیی کرا باز لە مەسلەی حتا مەسلەی شەڕی ناوخۆ هەندێک کەس پێی وابوو کە ئەندام پەرلەمان بوو لە کوردستان ئەوی دوو ئیدارەی باشە لێرەوەیە ئەمەوێ بڵێم کە ئەگەر ئێمە لەسەر پرسێکی وا کە ڕەهەندی قانونی هەبوو کە قانون هەبوو لە ناو پەرلەمانە کە ئیمزای سەرۆکی هەرێم خودی خۆی پێوە بوو لەسەر ئەم پرسە بیگەین لە ئەم مریشکە ڕەشەیە ئەی ئەگەر بەیانی ئەو مەلەفە گەورانە هەڵبدرێتەوە ئەبێت چی ڕووبدا بۆیە لە ئەسڵی مەسەلەکەدا هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم گومان هەیە بەو ئالیەت و میکانیزمەی کە ئێستا هەیە و بەو خاڵانەی کە و ئەو تێگەیشتنەی کە لە نێوان لایەنە سیاسیەکانە هەیە ئەوانەی کە حکوومەتیان تەشکیل کردووە زۆر گوماناویە کە ئێمە پێمان وابێ بڵێین چاکسازی ئەکرێ یعنی ئەگەر دەبینی نەک لە مەلەفەدا لە مەلەفی نەوتە سیرکە من ئەمێ ئەوە بڵێم ئێمە لە پەرلەمانی عێراق لە لیژنەی نەوت و گاز هەر ئەندامێکی لیژنەکەوەیان هەر ئەندامێکی پەرلەمان زۆر بە ئازادانە دەتوانێت هەموو ڕۆژێ ئەو راپۆرتانەی کە لە وەزارەتی نەوتی عێراقیدا بەرزەکرێتەوە بۆ معلوماتی جەنابێت هەموو ڕۆژێ 6 راپۆرت بەرزەکرێتەوە بۆ وەزیری نەوتی عێراقی ئەم 6 راپۆرتە لە هەر شوێنێکی عێراقا چەندێک نەوت فرۆشرا بێ لە کوێ ڕۆشت بێت لە چی وڵاتێکەوە و لە ڕێگەی چی کۆمپانیایەکەوە بۆ کوێ گەشت بێ و پارەکەی بای چەند بوو بێ و دێتەوە بۆ کوێش هەموو ئەمانە بە شەفافی ئەتوانین داوای راپۆرتەکان بکەین و بەرچاومان بکەوێ بەڵام مەترسیترین شدەوەیە کە سەرۆکی لیژنەی نەوت و گازی پەرلەمانی عێراق تا ئێستا چەندین جار کە کوردیشە محاولەی کردو بۆ نمونە لە هەرێمی کوردستاندا کەمترین زانیاری لە ڕێگەی پەرلەمان لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتەکان و دەستی نەکەوتووە کە لەبەرەوە زۆر ئەستەمە یعنی ئێمە کە باسی چاکسازی ئەەکەین هەر لە مەسلەی پاسەوانەکان لە مەسلەی دۆسیەکانی تر بتوانین بگەینە دەرەنجامێک بۆ ئالەتی کە ئێستا هەیە لە و هەروەها بەو واقع سیاسی کە ئێستا دووچاری هەرێمی کوردستان بۆتەوە. بەڵێ دکتۆر باسی نەوتی کرد دەزانی کە تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی عێراقی لە کێشادا ینی بۆ بودجەی ساڵ 2016 پێت وایە کە لە سەتا حەفدەکە بۆ هەرێمی کوردستان ینی دابین بکرێت خۆی ئەمە جێگەی مناقەشەیە و تا ئێستا ناتوانین بە شێوەیەکی وازەح چکە ڕوون نییە لەلای ئێمە هەرچەندە بەر لە پشووی جەژن ئەم مەسەلەیە هەندێک جوڵێنرا لەلایەن هەندێک لە کوتلەکانەوە و هەروەها لەلایەن هەندێک لە پەرلەمانتارەکانەوە تەسریحاتی ئەوە بوو کە لە ساحەفەکە وەکو خۆی بمێنێتەوە هەندێک پێیان وا بۆم لە ساحەفەیە زیایە بگبێ لە سا 12 و دوێنێش خودی حەیدەر عەبادی پەیامێکی وازەحیدا بە سەرکردایەتی سیاسی کورد و بە حکوومەتی هەرێمی کوردستان بەوەی کە ئەگەر حکوومەتی هەرێم نەوت لە ڕێگەی سۆمەوە تەسلیمی عێراق نەکا و یان با بڵێن ڕێک نەکەون لەگەڵ بەغدایە ئەوە بە تەئکید پشکی لە ساحەفە لە مەترسیدایە منە بێ ئەوە بڵێم پشکی لە ساحەفە لە مەترسیایە ئەمە شتێکی ئاسان نییە بە تەئکید لە ئایندەدا کاریگەری زۆر خراپ جێدەهێڵێ چونکە لە ساحەفە هەر بەتەنها مەسەلەی موچە نییە زۆر بە وازەحی ئەم پەیامە بڵێم لە ساحەفە ئەگەر لە ناو موازنەی 2016دا نەبێ ئەوە ئەبێ ئێمە مەسەلەی دەرمان وەکو چۆن ئێستا لە قەیرانی دارایی و هەموو شتەکانی ترداین ئەو کاتە دەرمانیش دەست ناکەوێت لە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستانە یان ئەبێ بە پارێکی خەیاڵی هەروەها مەسەلەی بەشی خۆراکی هاوڵاتیان ئەو کاتە ڕەنگە فەردەیەک ئار بێ بە $100 و زیاتری ژوە ئەوەی کە ئێستا خەڵک حتا پشکەکانی تری وەکو پاسەوانی سنوور و مەسەلەی حەج و هەموو ئەو شتانەی تر لە چوارچێوەی لە ساحەفە جێکراوەتەوە بۆ جێکراوەتەوە لەبەرەوەی ئێمە لە ساڵی ڕابردوودا کردمانە ناو موازنەکەەوە و دەنگی لەسەردرا ئێستا عەبادی ناتوانێت ئەوانە ببڕێ بەڵام ئەگەر بێت و ئێمە لە ئێستەوە جوڵەیەکی دیبلۆماسی لەلایەن سەرکردایەتی سیاسی کورد و هەروەها لەلایەن
حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەکرێ بۆ ئەوەی ئیتیفاقیەک بە شکڵێکی گرنگتر و کاریگەرتر دروست بکرێ ئەوە من پێم وایە کارەساتی تر ڕوو لە هەرێمی کوردستانەکە. وڵای زۆر سپاس بۆ دکتۆر بەختیار شاوەیست ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان کە لە سەودەکەمان لە شاری سلێمانە لەگەڵمان بووی.